هەر ئەم ڕۆژانە هەواڵەکان ئەوە ڕاگەێنن کە ئەمریکا هەوڵەدا هەوڵی ڕاکێشان و پەرکێشکردنی زۆرترین دام و دەستگای سەربازیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست باز لە ئەنواعی فرۆکەی شەبەح و 35 و 25 و ئێف نازانچی و ئەمانە ئاکرێ لە لایەکی تریشەوە ئەمریکا فشارەکانی خۆی لەسەر ئەوروپای یەکگرت و تون کردوتەوە بە جۆرێ ئەم بڕغۆشل بۆتەوە ئەم جارە بە پێچوانەی دەورەی پێشووتر ئامادەیەکی باشتر هەیە بۆ ئەوەی کە پشتیوانی وڵاتانی ئەوروپا بۆ ئەم شەڕ دەخاڵەتکەن بێنە ناوە بە تایبەتی آخر کۆبوونەوەی ئەوروپای یەکگرت و باس لەواکە کە مادام ئێران ئیتیفاقەکەی هەڵوەشانەوەتەوە کەوایە بە جۆرێک ئەمریکا لەسەر حەقە دووبارە شەڕی کردەوە آخر خاڵکامێ لەسەری ڕاوەسم مەسلەی ئەم قەرارەی سەرۆکوەزیرانی تازەی بەریتانیا کە ڕایگەیاندووە کە هەموو بنکەکانی خۆی بخاتە اختیاری ئەمریکاوە ئەم فاکتۆرانە فاکتۆری تازن کە ئیمکانی ئیدامەدانی جنگ بۆ ترامپ فراهەمەکە تا ئەو ئاستەی کە ئەبێ بگا بە ئەو دەستکەوتانەی کە لە هەوڵە ئەم شەڕی بۆ هێنایە پێشەوە کە دەستی درێژ کرد بۆ ئەم شەڕە من پێم وایە ئەم شەڕە درێژا کێشە و ئیمکانی حتا تا ئەو ئاسەشەیە کە چەکینەوەی بە شێوەی تاکتیکی تیا بەکار بێت